بۆیە خوای تعالى ئەمر بە پێغەمبەر ئەکا صلى الله عليه وسلم، ئەمر بە پێغەمبەر ئەکات کە ئەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. أفرمي أي محمد صلى الله عليه وسلم لمالو ساماني مسلمانان زكاة صدقة وربقرا تاوكو باكيان كاتوا، تاوكو أو زكاة أو سرفتريا باكيان كاتوا، تطهرهم وتزكيهم بها. تطهرهم يعني درويان باكاتوا، تزكيهم بها ناويان باكاتوا يعني ناخيان باكاتوا. چون درو چون ناو بيناسي زكاة، هر كلمة زكاة لزمان عربية يعني النمو والطهارة والبركة، يعني قشا كردن، يعني باكي، يعني بركة. يعني هر كاتي زكاة درا أو مالا بي قشا أكاد، أو مالا أو سروة قشا أكا بزكاة دان، يعني بركتي تي أكوي هرگیز او هرگیز قد کس نبوه زکاتی دابه بڵێ ماڵەکەم کەمی کردووە. ئەوە وعدی خوای تعالایە کە ماڵ بە زەکاتدان کەم ناکە بەڵکو گەشە ئەکا. بۆیە پێناسەی زەکات یەکەمیان ئەوەیە نموو، دووهەمیان پاککردنەوە، یعنی دەروونت پاک ئەکاتەوە. ئەو کەسەی کە زەکات ئەدا دەرونی پاک ئەبێتەوە لە بەخیلی لە چروکی کە زۆر کەس پارە چروکێکە. تو ئەوەی ئەگەر من ئەوەنە پارەم بێ ئاوا ئاوا بەخشیندە ئەبم، ئاوا ئاوا سڵەی ڕەحم بەجێ تێرم، ئاوا ئاوا یارمەتی خەڵکە دەم، بەڵام کاتی ئەتبێت هەتا زیاد ئەکا پارەکە ڕەزیلی پەیا ئەوێ لە ناو دڵە. بۆیە ئیسلام بەو زەکاتە دەروونت پاک ئەکاتەوە لە ڕەزیلی، دەروونت پاک ئەکاتەوە لە پیسکەیی، دەروونت پاک ئەبێتەوە خۆشەویستەکانم لە تەماحێکی ناشەرعیانە. تەماح دروستە بەڵام بە شێوەی شەرعی زیاوی لە سنووری خۆی نا. دەروونت پاک ئەبێتەوە لە نزمی، چونکە ئەو کەسەی کە زەکات ئەدا هەست ئەکا سەربەرزەوە هەست بە نزمی ناکات، بەڵام والله حەقی فەقیر و هەژاران نەدەی، حەقی خەڵک نەدەی. والله ئەگەر دنیا گشتی ملکی تۆ بێ کاتێ بەناو خەڵکا ڕێ ئەەکەی هەستەکەی حەق ئەو خەڵکە هالەلات، بۆیە سەرشۆڕی چەندێ پارەداریشیت. سبحان الله، تەجروبەی کەن. ئەوانەی کە زەکات نادەن دائیمەن سەرشۆڕن، دائیمەن هەستەکەن کە خەڵک حەقیا بەسەریانەوە ئەمان ناتوانن حەقەکە جێبەجێ بکەن. بۆیە هەرگەیشتنە ئاسی خەڵک بە تایبەتی خاوەن حەقەکان ئاوا سەرەخەنە خوار. بەڵام زەکات سەربەرزیان ئەکات، زەکات وا ئەکات و هەستەکەی خەڵک حەقی لات نییە، هەستەکەی مافی خەڵکت جێبەجێ کردووە. ئەم دنیا مڵکی تۆ بێ مادام ئیمانداریت، مادام زەکاتت داوە سەربەرزی، چونکە بە عەرەقی ناوچاوانی خۆت دەرت کردووە، پاشان حەقی خەڵک تیش تیا جێبەجێ کردووە و ئەدا کردووە. هەروەها دڵ تیش پاکەکاتەوە، دەروون تیش پاکەکاتەوە لە قەسوەت و لە دڵڕەقی. زەکات نەدەر دڵی ڕەقە. ها نابینن لە وڵاتەکان خەڵک لەسەر جەعدەکان ئەمرێ کابرای دەوڵەمەند ئەداتە لایە هەر لاشی لێ ناکاتەوە. بەڵام کە زەکات دەربی و هەستکەی مافی خەڵکا لەسەرت، لەسەر ئەو جەعدە پیاوێکی پیر وەستا بێ بە سەیارەکەت ئەگەیتە لای و ڕائەوەستی و هەڵیەگریت، دڵت نەرمە بێتەوە، دڵت ئەگۆڕێ. هەروەها ئەو کەسەیشی کە زەکاتەکەی پێ ئەدرێ ئەویش دڵی پاکە بێتەوە، ئەویش حەسوودی لە دڵیان نامێنێ، ئەویش هەستەکات. آخر بابزانی دەوڵەمەند ئیسە زۆربەی شۆڕشەکانی دنیا ئێوە بە ئاسانی مەیگرن من ئەڵێم قینی ناو دڵ. هەر قینی ناو دڵە شۆڕشی شوعیەتی دروست کرد، شۆڕشی ئیشتراکیەتی دروست کرد لە رووسیا و پاشان زۆربەی وڵاتانی گردەوە. ئەوانەی کە ئەیانوت مافی چەوساوە، لەبەر ئەوەی چەوساوەکان و ئەوانەی کەوا لە فەقیر و هەژار و ژێر دەستە بوون، ئەوانە هەستیانە کرد مافیان خواوە لەلایەن سەرمایەدارەکانەوە. بۆیە ئەو قینە پەنگی خواردەوە تا بوو بە شۆڕشێک، دش بە دەوڵەمەند، دش بە سەرمایەدار. بە کەمی مەزانە ئەوە شۆڕشەکانی جیهان زۆربەی لەسەر فەقیری و هەژاری و چین و چینایەتی دروست بووە. بۆیە ئەبێ ئاگات لێی بێ
بەو زەکاتە ئینسان فەرقی ئەو فەرقە نامێنێ هەست ئەکا کە ئەو دەوڵەمەنە خەمخۆرە ئەو دەوڵەمەنەیە کەوا نایە لێ ئەم پەکی بکەوێ ئەو دەوڵەمەنەیە کە جەعدە دروسەکە کە مزگەوت دروسەکە کە قوتابخانە دروسەکە کە خەستەخانە دروسەکە نەک بەستەنیا زەکاتەکە بەڵکو هەستەکە شوێندەسی ئەم دەوڵەمەنە چەند دەوڵەمەند بێ ئەوە نەک پارەکەی لە خزمەتی خەڵکایە بۆیە قین و بغز و حقد و حەسوودی لە دڵە نامێنێت زۆری ئەوێ بەڕاستی و بەرەکەتیش ئەکەوێت والبەرەکە یەکێ لە پێناسەکانی تری بەرەکەیە دڵنیابن خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ ئەو کەسانەی کە خێر ئەکەن و سەدەقە ئەکەن كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة هر خيرك أيكي وكو أوايا تو شتيك أبخ يعني تويك أتشيني وك أوايا دنك جنميك أتشيني أو دنك جنم حود قولي ليه دروس به هر قولكيش صدانا جنم أجري وخواز ياتريش بو حساوكا يكبح حوصات آخر أو مال بركات أخات مال بابزان ئەوانەی کە زەکات نادەن پارەکەیان هەر لێ ئەسێنێتەوە خوای تەعالا بە چەند قاتیش تۆ کاتێ زەکات ئەدەی کەمتر مناڵت نەخۆشەکە فێ کەمتر ژنەکەت احتیاجە بێ کەمتر ئیسراف ئەکرێ لەلا ماڵتە کەمتر تووشی کێشە ئەبی بەڵام ئەوانەی کە زەکات نادەن سیارەکەیان قوڵپە بێتەوە ئەوانە کە زەکات نادەن مناڵیان زۆرتر نەخۆشەکەوێ نەخۆش ئەکەوێت لە جاتی ئەوەی دکتۆرێ بکەن دە دکتۆریشەکەن بەڵام عیلاجەکەش هەر یەک عیلاجە بەڵام خوای تەعالا عقوبەیانەدا